هەرێمی کوردستان ئەگەرچی لە ڕووی بەرهەمهێنانی بەرهەمی خۆماڵی وەک پێویست نییە، بەڵام توانە و لێهاتووی تاکی کوردی زۆر زیاترە لەو بەرهەمانەی کە ئێستا لە بازاڕەکانی کوردستاندا هەیە. زۆربەی ئەو بەرهەمە خۆماڵانەش کە لە ئێستادا دەمیڕێن لە بازاڕەکانی کوردستاندا زیاتریان لەلایەن تاک بەرهەم دەهێنرێن. لە کوردستان کۆمەڵە خەڵکێک هەیە باهۆی زیرەکی و لێهاتووی لە کارەکەیان ڕۆژ دوای ڕۆژ بەرهەمەکانیان ڕوو لە زیادبوون دەکات و ناوبانگ زۆرتر بەدەست دەهێنن. یەکێک لەو بەرهەمهێنەرانەش ناوی ئامینەیە خەڵکی شاری سلێمانیە. ئەم خانمە ناسراوە بە ئامەی جۆڵە. لە ساڵی 60ەکانی سەدەی ڕابردوو دەستی بە کارکردن کردووە لە دروستکردنی برمە و پاخلاوە. ڕۆژ دوای ڕۆژیش پەرەی بەکارەکەیدا. بەرهەمەکانی ئامەی جۆڵە ناوبانگێکی تایبەتی هەیە لە بازاڕەکانی کوردستان. تاکو 2 ساڵیش بەر لە ئێستا بەردەوام خۆی سەرپەرشتی کارەکەی دەکرد لە کارگەکەی، بەڵام بەهۆی نەخۆشیەوە لە ئێستادا لە ماڵەوە پەکی کەوتووە. کەژاڵ ئەحمەد کە کچی ئامینەی جۆڵایە لە ئێستادا ئەو شوێنی دایکی گرت و سەرپەرشتی ئیشەکە دەکات لەگەڵ 11 ئافرەتی دیکە لەسەر هەمان شێوازی دایکی بەرهەمەکان دروست دەکەن. لە ساڵی 1969 دایکم دەستی کرد بۆ ئیشە. یەکەم جار کە دەستی پێ کرد خۆی چوو بوو بۆ ماڵێکی بڵێ ناسیاوی، وتبووی ئەزانی پاقلاوە بکە، یعنی نەیزانی و قەت نەی کردووە، وتبووی ئەزانم پاقلاوە بکەمەوە، مانە سینێکی کرده بوو، ئیتر لەو سینیەوە دەستی پێ کرد. سینێکی کرد بۆی زۆر جوان دەرچوو بوو، دوایی ئیتر خەڵک ئەوەی لێ خواردە بوو، وتبووی خۆشە ئەمانە لایکێ کردوتانە. ناوی دایکم چووکە باوکی جۆڵا بووە، خۆی ناوی ئامینەیە، هەر بە ئامەی جۆڵا بانگیان کردووە. یانە کێ کردوێتی ئامەی جۆڵا. ئێتر ئەوە لە سینیەکەوە بوو بە 2 سینی بوو بە 3 سینی. ئێتر وای لە هاو فریا نەکەوت بچێتە ماڵان بیکە، یەکەم جارە چۆ ماڵانەی کرد. شتەکانیان بۆ کڕی و ماڵەکە بانگیانە کرد و خەڵکی سلێمانی ئەسڵ ئەوانە لە ماڵەکانیان کرد. دوای فترەیەک ئیتر ئەوە نێ شتەکە زۆر بوو، ئەنجاوتی ناتوانم بێمە ماڵان، لە ماڵی خۆمانی کەم. پێش هەر خۆی بوو بە تاقیتەنیا، هەویرەکەی شێلا و سینەکەی دروستە کرد، فڕنوشت نەبوو، فڕنێکە بوو لەبەر ئەسحابەسپی ئەوسە ماڵمان لە قەزازەکان بوو، ئەمبەر لەوێ سعی سەمونیان پێوت، لەوێ بفڕنی حەجەری هەیان برژان. ئێتر ئەو کەسێک کە بانگیان کرد بۆیە داوایە کرد، بۆیە کرد و هات بۆی ئەیبرد. ئێتر فترەیەکی پێ چوو بەسەراچوو، ئەمە وای لێ هاو ئیتر ئیشەکە زۆر پەرەیسەن، شتەکەی خۆش بوو. تەبان 3 هەم کەس بۆ لە سلێمانیا کە پاقلاوی کردووە. ئەوەی کە زۆر لە ناو خەڵکی کوردستاندا زۆر باوە، ئەویش برمەکەی ئامەی جۆڵایە. زۆرجار خەڵک هەوڵی داوە لە نهێنی سەرکەوتن و تامی ئەو برمێ تێبگات. ئێمە ئەو جارە لەم پرۆگرامەی نهێنی پیشە سەرجەم وردەکاریەکان و قۆناغەکانی دروستکردنی ئەو بەرهەمەتان بۆ دەخینە ڕوو. یەکەم جار بەیانیان کە زوویان سەعات 6 کچەکان بە تایبەتی وەستاکەمان سەعات 6 دەرگای کارگەکە ئەکاتەوانێ. ئینجا یەکەم جار بۆ دروستکردنی ئیش ئەبێ باشترین ئەرد و باشترین ڕۆن بەکاربێنی و باشترین گوێزیش، کە ئەردەکە هێن نەیکەنە ناو عەجانەکەوە، ڕۆنی تێ ئەەکەن لەگەڵ ئاو خێ هەرەوەنە. ئینجا ئەشێرێ بۆ ماوەی 9 سەعاتەیە تەقریبەن شێلانەکەی. دوای شێلانەکە دەری ئەهێن ئەیکەن بە گونک، گونکەکە تۆزێ گەمێنێتەوانێ. دوای گونکەکە ئینجا ئەیکەنەوە بە نیوەنە.
دوای نیوەنانەکە اینجا دایانێن تۆزێک و دەستەکەنەوە بە ئیشکردنی بڵین پاقلاوە بەیە برمە بەیە کولیچە هەویری جیایە لە پاقلاوە کولیچە هەویرەکەی بە جیا شێرێ اینجا پاقلاوەکە لە پێشە پاقلاوە دەست پێکەن چکە فڕنی ئەوێ دوای ئەوە برمە اینجا کولیچە دەست پێکەی. قۆناغی دووهەم کە دوای ئەوەی نانەکەکەنەوە برمەکانە پێچنەوانێ ئەخرێتە سەرم سینیانە دوای کە خراە سەر سینیەکان یەکسەر سووری کەیتەوە خواروخێ دەرەچێت عادەتەن ڕۆژێ بمێنێتەوە باشترە بۆ زستان هەر لە دەرەوە دایندایە پۆشین بەڵام بۆ هاوین یخێنە ناو مجەمیدەی گەورەمان هەیە کێنە ناو مجەمیدەی گەورەوە بەیانی کە هات بڵێن سووری کاتەوە دەری ئەهێنێ. کە دەستی پێکە دایکم لە پێشە هەر خۆی بوو دوایی خوشکی و خوشکەزاکانی هاتن لەگەڵیان کرد تەمان بە تاقیتەنیان ناکراوە هەمووە ئێتر خوشکەزاکانی هاتن لەگەڵیان کرد دوای ئەوە ئەوانیش ڕۆیشتن بڵێن هەست کەس بۆ خۆی دوکانی خۆی کردو و ئیستا ئەوان بەنای خۆیانەوە ینی بۆ خۆیانی ئەەکەن فێربوون و دوکانیان کردوەوە اینجا ئێمە چیمان کرد بڵێن هینمان گرت خەڵکمان گرت بیکە بەس هەتاکو تقریبان 2 ساڵەمە پیشی هەردایکم خۆی سەرپەرشتیە کرد بەس ئیسە ناتوانێت بەڵام مەسەلێکێک لەو کچانی کە لە لامانە وابزانم 18 ساڵە لامانە یعنی وەکو وایە کە دایکم بێ یان زۆر دڵسۆزی ئیشەکەیە زۆر ئیشەکە بەڕێک و پێکیەکە تەبان بژێوی ژیانی نەکی ئێمە هی بڵێن کە سوکارەکەش کە ئەوانە ئیستا دوکانیان کردوێتەوە دایکم فێری کردوون ئەوانیش بێژێ ئێمەش عینەشت الحەمدوللا ئیشەکە باش بوو ئەوانەی کە ئیشیشمان لاکەن ئەوانیش ئیسفادەیەکی لێکەن. تقریبا 18 ساڵە لێرە ئیشەکەم ئیشی برم و پاقلاوە لەگەڵ ئەمینەخانە ئیشم کردووە ئەمینەخانی جۆڵا من لە مناڵیمەوە لێرەم لەگەڵ ئەوە ئیشم کردووە ئەم 11 ئافرەتین لێرە ئیشەکەین هەمومان الحەمدوللا بە خۆشحاڵیەوە یەینە دەرەوە من خۆم یەکەم کەسم کەم درگا ئەەکەم و خۆم وەستام خۆم هەویرە شێلم هەموو شتەکان خۆم ئەیکەم لەبەرەوەی لەگەڵ باجیامی نایشم کردووە لەگەڵ کەژاڵخان نایشم کردووە شتەکان زیاتر ئەوان هەمووی بە من ئەڵێن و منیش بەم کچانێ ئەڵم ئەم کچانە ئیشەکەن لەخوا بەزیابێ ئیشەکەمان زۆر سەرکەوتووە خەڵق زۆر لێ ڕازیە لە شتەکان هەموو ڕۆژێ شتی تازەمان هەیە شتی کۆنمان نییە شتەکان ڕۆژ بە ڕۆژ شتی تازە دروست دەکەین پاقلاوە برمە کولیچە هەموو شتەکان خۆم سەرپەرشتیەکەم سەرپەرشتی شتەکانەکەم لە جیاتی باجیامین ئێستا ئەو ناتوانێت بێتە خوارەوە لەبەرەوەی ناتوانێت و هیلاکە و ماندوو بووە بەس من الحەمدوللا لەگەڵ ئەوە ئیشم کردووە و ئیشەکەشمان زۆر جوانە خەڵق لێ ڕازیە حەز دەکەم هەموو کەس بێتە دەرەوەم ئیشە بکەم من خوشکی خۆم تەلەبەی جامیعە بۆ هاتووەم ئیشەی کردووە لەگەڵ خۆما ئیشی کردووە هەتا زەواجی کردووە هەموو حەز دەکەم هەموو کەس بێتەرە خۆ ئەمە ئەوە نییە تۆ بڵێ نەخوێنەوارم و ئەم ئیشاکەم و ئەم ئیشاگەر خوێنەواری نەبێ بەکەڵ یعنی عیبە بۆ ئەوە من الحەمدوللا من خوشکی خۆم دایکی خۆم هەموومان ئەمی ئیشەمان کردووە لەگەڵ باجی ئەمینە. ئێمە بەیانیان سعات 6:30 دەستەکەین بە ئیشکردن وەستاکە هەویرمان بۆ شێلێ و ئیشەکەمان پاک و بەتەمیزە و ڕۆژانە ئەیکەین ئیشەکەمان نامێنێتەوە لەبەرەوەی کە تازەیە ئێمە ئیشەکەمان زوو ئەڕوا بەلامەوە خۆشە. یەکێک لە بەرهەمە دیارەکانی ئەم کارگەیەش کولیچەیە کە بە چەندین جۆر و بە چەندین قۆناغ دروست دەکرێت.
یەکێ لە بەرهەمەکانی ترمان کولیچەیە کولیچە و گاڵگاڵی لە پێشە هەویرەکەکەن ئاردەکەکەنە ناو عجانەکەوانێ خوێ و ئەمە خومرەی تێکرێ هەویری پاقلاوە برمەکە خومرەی تێ ناکرێ مەچکە بێت تۆزێ هەڵبێت خومرە و پیکی پاودەری تێکرێ لەگەڵ خوێ لەگەڵ ڕۆنیش ئەمە ئیتر جوان جوانە بێ پشێری بەس ئەبێ دای بندرێت تا هەڵیەت یەکسەر لە عجانەکە دەربێ بکرێ ئەو ڕق دەرەچێ ئەبێ هەڵبێ جوان جوان و ئینجا دەری هێنن وردە وردە خۆی هیوا هەیە خرخڕێکات و پانێگە بەزی ترەمان یەکسەر دەریێن و خەنە ناو قاڵبەکە و دەستی پیانێن جوان شەکر و گوێزەکەی تێکەن و ئەکرێ بە کولیچەکە خەنە سەر سینی دوای سینەکە ئەخێت هێلکەی لێن دوای هێلکەکە کە هین بۆ ئەخرێتە فڕنەوە ئیتر ئەپرشی لە هەولێرەوە هەفتانە خەڵگیت لە حتا لە مەسیفیشەوە داواکەن بەڵام مشکلەکە چییە کردنەکەیەتی بێ مەسەر تۆ تازە بە تازە شتەکە بکەیت سێمام کچانەیمە ڕۆژ بە ڕۆژ کە ئیشەکەین بە گەرمی ئەبێ بچێتە بەردەستی خەڵک لێرەوە ناگاتە هەولێر ئەمانیش تۆ ناتوانانی وەکو ئەمان فێری مەجموعایکی تر بکەی دانیشن ئەو ئیشە لە هەولێر بکەن و بیکەن هەر دەرناچێت مستەحیلە دەرناچێت لەبەر ئەوە بەگەرمان کردایەوە ئەبێ لێرەوە بیبێ بۆ ئەوێ هەتا لەوێ دوکانەکەیتەوە نابێت ینی بەس ئیتر مەجموعەیەکیش لێ بگری دانیشی عینە ئیشکە ئەویش هەر نابێت چکە تامی دەستەکە فەرقی هەیە لەبەر ئەوە ئیسە معمیلمان هەیە لە هەولێرەوە داواکەن لە شوێنی ترەوە داواکەن یەن ئەیبەن ئێتر بەس ئێمەش لەوە زیاتر نەمانتوانیوە تەتەوەری پێبین هەبوو خەڵک ئەیوە بابیکەینەوە معمەل بە شەریکی چی ئەوە بەس سەرپەرشتی و ناوەکەم بنێ بەس ئێمە حەزمان لەوەژ نەکرد ساڵی 82 هاتین ئەم خانەوەوانە هەر لە ماڵەوە ئیشمان کرد تقریبن لە نەوەتەکانەوە دوای 91 و 92 ئەم دوکانی عەلی ناجیمان کردەوە ئیتر خەڵکەکە شتەکە تەبەن شتی ساغیە کرد شتەکە زۆر ڕێک و پێکانە ئەیکرد دەستی نەئەگۆڕی تامێکی تایبەتی هەیە وەکو چۆن بڵین ئیسە سلێمانی کاک تۆفیقی حەڵواچی بەناوبانگە لە هەموو لە خاریج لە هەموو شوێنێک ئەڵەن حەڵوای تۆفیقی حەڵواچی عینەشت ئەڵەن باقلاوەی ئەمەی جۆڵە ئیتر لەوە ناوبانگی دەرکرد و ئیشەکەمان پەرێسن اینجا ئەم دوکانەمان کردەوانێ ئیتر وازمان هێنا خەڵک ناهاتە ماڵەوە سەر لە ماڵەوە خەڵگەیان برد ئەمە یەکێکە لە ئیشەکانمان برمەی شعریەیە شعریەکە پێشتر لە بەڕادایە دەریەهێنین تا خاوە بێتەوە اینجا دوایی هەمووی ئاوە تاڵتاڵەکەم تاڵتاڵ یەکەم و خاوە بێتەوە اینجا بەم شێوەیە ئەی پێچمەوە ئەمە گوێزە گوێزیوە بەکارێنم ئەتوانی فستقیش بەکاربێنیت بەس ئێمە بە گوێزەیکەین دوای ئەمەش کە ئەمە تەواو بێت ڕۆنی پێوەکەین ڕۆنێکی زۆری پێوەکەین اینجا ئەیخینە فڕنەوە تقریبا ساعاتێک بۆ ساعات و نیەک لە فڕنە ئەمێنێتەوە ئەمە بەس شعریەیە بەس شعریە و گوێزەکەیە شعریەکە خاوە بێت و ئەی پێچیتەوە گوێزی تێەکەی و هیچی تریتیانە و ئەمەیە ئەم برمە شعریەیە ئەمەیە کە ئێستا برژاوە ئەمە ئەوەیە کە من ئەی پێچمەوە ئێمە خەڵک زۆر داوای لێکردین دوکانات زۆر داوای ئەڵێ بە سینیەکم بەرێ
تۆ سینێک برمەی ئەیتێ بەس ئەو شتانەی تری کە لە شوێنی کە هێناوێتی لەوانەیە هەمووی بەناوی ئێمە بفرۆشێ ئەوسا شتەکەی ئێمە شکێت لەبەر ئەوەی ئێمە ناین بە کەس حەز ناکەین بین بە کەس لەبەر ئەوە ناڵم شتەکە ئەشکێت تۆ سینێک برمە ناتوانانی ئێمە هەموو ڕۆژێ بیسینی برمە دەرکەین داوای سینێک دوو سینێک هەڵە بەس دوو سینی برمە بێتێ بەس ئەوە بەناوی دوکانەکەمەوە هەڵمی ئەوە بەس کە تۆ دوو سینی برمەدایە ئەو شتەکانی خۆشی بۆ ناوە ئەفرۆشێ لەبەر ئەوە ناین بە کەس. بۆی قەیرانەوە زۆر شت کەم بۆتەوە تەبان من جاری وایە لە هەفتەیەکە 2 ڕۆژ 3 ڕۆژ ئیش ناکەین جاران ڕۆژی وا بوو 15 سینی پاقلاوە ئەڕۆی مەسەل 40-50 کیلۆ برما ئەڕۆی ئیتر شتەوکانی کە وردەکان برمە ئەوە سینە برمێشتی لە بوو شعریە ئەو هەموویان ڕۆی بەس ئیستانیا خەڵک ئەو پارەی کە هەیەی ئەمە زۆر ضروری نییە بیکرە یا بەشتی تر لەبەر قەیرانەکە ئیسە زۆر فەرقی کردووە. من ئەمە ماوەی 5 ساڵە ئەم ئیشاکەم لێرە زۆر ئیسراحەتم مرتاحم لە ئیشەکەمە لەبەرەوەی هەموو ئافرەتین ئێمە وەک ئافرەت ئیشەکەین 11 ئافرەتین چاوەڕێی دەستی کەس نیم زۆر بە خۆشحاڵیەوە کە ئەم ئیشاکەین هەمومان وەگێک ئیشەکەین هەموو ئیشەکان نەزانین هەموو ئیشەکان فێربووین ساحەب ئیشەکە کە ژاڵخان لەگەڵمانە زۆر باشە پێی مرتاحین و ژیانی خۆمانی پێ دەستەبەرەکەین چاوەڕێی دەستی کەس ناکەین و شەهادەش نەبێ ئێمە ئەژین و ئیشی خۆمان هەیە ئەلحەمدولێلا. پاکوتەمیزی و پاراستنی لایانی تەندروستی زۆر گرنگی پێدەدرێت لەلایەن ئەو خانمانەی کە کار دەکەن لە کاتی ئیشکردندا لە نێوەم کارگەیە. کێ لە شتە ڕئیسیەکان کە لە هەموو دوکانێکە هەبێ پاکوتەمیزیە یعنی چکە پاکوتەمیزی جاری وایە یەک ڤایرۆسی پچکۆ لەبێ بەهۆی تەسەمومی ئێمە جاری وایە ڕێکەوتووە مەسەل خەڵک شتە بات ئەڵێ وەڵایی بۆ تەعزیەم بردو یا بۆ شتێک ئەو بەکارم نەهێنا توانین بیگەڕمە بڵێن نە خۆ لەبەرەوە نییە بڵێ پارەکە لەبەرەوەی فرۆشتوتە لەبەرەوەی ئەو قسێتێ ناو سیارەکەوانێ لەوانەیە ڤایرۆسی بچوو بچێتە سەر شتەکە یەکی کە بیخوا تووشی تەسەموم بێ لەبەر ئەوە پاکوتەمیزی باشترین یعنی لە هەموو شتەکان ضروری ترە من ئەو کچانە هەموو ڕۆژێ کە لێ ئەبنەوە لەم سەر هەتا ئەو سەری ئەو شوێنی کە دروستە بە فاست بە ئەو شتانی کە پاکەرەوە خۆیان مەسەل نینۆک و حتا پاکوتەمیزی خۆیان ئەوە زۆر ضروریە طبعا سەحەش زوو سەرمانەیات یعنی بزانێ ئەگەر بزانێ شتێکی خەلەلی هەیە پێ دەڵەیە پێ و داخە ئەگەر بزانێ پیسە لەبەرەوە مهمترین شت پاکوتەمیزیە. خواردنەکانی ئێمە چونکە ئەمە بەچی خەڵک حەزیلێتی سە بە تایبەتی کولیچە و برمەکەی بە گەرمی زۆر خۆشە ئێمەژەوەنە ناکەین بمێنێتەوە ئمڕۆ بۆ بەیانیا بۆ دوو بەیانی و بە کۆنی بفرۆشتێ خەڵک بۆیە حەزیلێتی لەبەر ئەوە کە پێشیان توین ینی دیانە بیکەن لە پێشانگایە لە ماتاریە لە شوێنێک بیپێچیتەوە لۆگۆی خۆتی لێبێ قوتوی تایبەتی خۆتی هەبێ بەس کۆنە بێ لەو شوێنانە زۆر ناڕوات لەبەرەوە کە کۆن بووی سە من خۆمان زۆر جارکە لە ئەمانەوە هاتوونەتەوە بۆیان هێناوین بڕواکەی بۆ کۆن بووە بەس ئەوە چێ شکڵەکەی جوان بووە بەس تۆ کە شکڵەکەی جوان بوو ناوەخنەکەی ناشرین بوو کەڵک نایە. ئەمە دوای ئەوەی کە شیرینیەکانمان لە کارگەکەەوە دروست دەکرێت لێرەوە بەرهەمەکان ئەفرۆشرێ
زۆربەی کات بە گەرمی ئێمە بەرهەمەکان زیاتر ئەڕوا لەبەرەوەی پێویستەکە دایم تازە بێ ڕاستەخۆ بێ لە کارگە و بگوێزرێتەوە بۆم دوکانانی کە هەمانە لێرەوە ئیتر هەیە داوایەکە بۆ نەو ئاهەنگەکان یاخود هەیە بۆ هەدیایی بە ئێمە پێشتر جاری وایە تەلەفۆنمان بۆ کرێ ئەگەر مەسەلەن بیانەوێت بۆ دووسێ ڕۆژ بۆ دوای ئەوە پێمانەڵێن ئێمە زووتر بۆیان حازرەکەین بۆی لە کاتی خۆی یەکسەر ببرێ زیاتر ئێمە بەرهەمەکانمان ئەوەی کە زۆر بەلای خەڵکەوە مەرغوبە و پێیان خۆشە برمە و پاخلاوەکەیە کە گەڕێتەوە بۆ سەردەمی کۆنی ئامینەی جۆڵا کە یەکەم جار دەستی پێکردووە و کۆمەڵێک بەرهەمی ترمان هەیە کە لە ئێستاە هەیە زیاتر بەرهەمەکان لێرە بۆ خەڵک حەزیلێتی و هەڵی ئەبژێرێ لەبەرەوەی زیاتر مۆرچێکی کوردی پێوەیە لە کۆمەڵێک شیرینەکانی ئێستا جیاوازترە بۆ نمونە سووری و ئەنواع شیرینی هەیە لە ئێستاە زیاتر خەڵکی کوردستان کە بە تایبەتیوانی کە لە دەرەوەیەنەوە بۆ کوردستان سەردانمانەکەن لەبەرەوەی تامێکی کوردەواری هەیە